ئەلبوم ئەمەش لەسەر ئەو هەموو ڕەسمانەیە کەیدەن بەو گەلی کوردە قوربەسەرە لە سلێمانی بە ڕسمێکی شێ مەحموود و یەکی مام جەلال و یەکی کاک بەرهەم و یەکی کاک کۆسرەت و حتمەن ئەبێ لە ئێستاوە ڕسمێکی باڤێڵ و قوباد و لەو لاژ ماشەڵڵا عایلەی بەرزانیە ڕسمێکی مەلا مستەفایە و ئیدریسی جوانە مەرگە و کاک مەسعودی هێژایە و کاک نێچیروانە و بابۆ بەڕێوێ و ئێ ماشەڵڵا عەشرەتیش تەواو نابێ ئەمەش دوو شیعرە لەسەر ڕسمەکانیانە ئەمەش تەمەن بیدعەیەکی دەوڵەتانی سۆشیالیستی بوو کە یەکجار وای کرد کە هەرچی شتێک بکەی بێ ڕسمێکی مارکس و ئەنجلس و لینینی پێوەکەی باسی شیری وشکی مناڵ بکەی ئەبێ بڵێ کە سەرچاوەکەی لە یەکێ لەمانەوە ئاماژەیەکی بۆ هاتووە باسی گردون بکەی بێ بزانی کە ئاقڵتیژی ئەم سیانە باسێکی گردونی کردو بێ ئیستیشهادی پێ بکەی بیهێنیتەوە ئیترەمە بوو بە بیدعەیەکی ئەو خەڵکە ڕسم پەرستە یەکەم بە ناوی ئەلبوم کوردایەتی دەروێشێکی بێزەرگە سەرگیرفانی لە جێی نۆتی ئازایەتی ئەلبومێکی بێبەرگە ڕسمێکی وا لەسەر دڵ هی بارزانی بەجەرگە هی خوار ئەویش ئیدریسی جوانە مەرگە تەنیشت ئەویش کاک مەسعودە سەرۆکە ئەو جێی پشت پشتێنەکەش بۆ داهاتوو گیراوە بۆ بابۆکە ئەو ڕسمانەی ڕاستی سینەن شینە زرپۆن سەریش بخۆن سەری خۆن وەک ڕسمی پاپازی قومار نان و دۆبر نەماون وەک دیدی کۆن هەم دوو ڕووی کوردایەتین هەم بۆ پینەن ئەمە ڕسمی تاڵەبانی دوو سەر دوو ڕوو دوو دیدە ئەمەش کاک کۆسرەتە هەمە ئەم دوو جێیەش هەر گیراوە یەکیان بۆ کاک بەرهەمە ئەوی تریش بۆ فێڵە بۆ باڤێڵە لە ئێستاوە تا داهاتوو ئەوی شاسواری سەردەمە